چی لەبارەی کارگەی دۆشاوی تەماتەی کوردستان دەزانیت؟ چۆن ئەم کارگەیە سەدان گەنجی خستۆتە سەرکار و دۆشاوی تەماتەی کوردستان ڕەوانەی عێراق و وڵاتانی جیهان دەکات. ڕۆژانە لە یەکێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان زیاتر لە 70 تۆن دۆشاوی تەماتەی کوردی بەرهەم دەهێنرێت و ڕەوانەی بازاڕە نێوخۆیی و دەرەکی و جیهانیەکان دەکرێت. جگە لەماش هەلی کاری پێشکەشی سەدان گەنجی کورد کردووە. کارگەی دۆشاوی تەماتەی هەریر کارگەیەکە بەرهەمی جوتیارانی کورد دەکات بە دۆشاوی تەماتە و ڕۆژانە زیاتر لە 70 تۆن دۆشاوی تەماتەی کوردی بەرهەم دەهێنێت. هەرەمەشنا بەڵکو ئەو دۆشاوی تەماتەی بەرهەم دەهێنرێت بە پێی نوێترین ستانداردە جیهانیەکانە و بە کوالیتێکی یەکجار بەرز کاری تێدا دەکرێت. ئەم کارگەیە قازانجێکی یەکجار زۆری ئابووری بۆ ئەم جوتیارانە هەیە کە تەماتە بەرهەم دەهێنن. ڕێک 4 ساڵ پێش ئێستا ئەو کارگە کوردیە نزیک بووەوە لە داخستن و کۆتایی هاتنی، بەڵام بە هەوڵەکانی مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کارگەیە بەردەوام بوو لە کارکردن و تواندرا بگەیەندرێتە لووتکەی سەرکەوتن و پێشکەوتن. بە جۆرێک لە ئێستادا بەرهەمی کوێستانەکانی کوردستان و ڕەنجی جوتیارانی کورد هەناردەی عێراق و وڵاتانی تری جیهان دەکات. بەرهەمەکەی تەواو سروشتی و خواستێکی یەکجار زۆری لەسرە. چەند ساڵێک لەمەوبەر کارگەی دۆشاوی هەریر بەرهەمەکانی خۆی وەک یەکەم کاروان هەناردەی وڵاتی ئەمریکا کرد و پێشوازیەکی سەرسوڕهێنەر و بێوێنەی لێکرا. جگە لەماش ئەو بەرهەمان نایاب و دەگمەنە کوردیە هەناردەی وڵاتانی ئەوروپا و کەنداوی عەرەبی کراوە و بە هەمان شێوە پێشوازیەکی گەرمی لێکراوە و تا ئێستا زیاتر لە 300 تۆن دۆشاوی تەماتەی کوردی ڕەوانەی وڵاتانی جیهان کراوە.